بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لەم ئەڵقەی چاوپێکەوتندا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبم. لەم ئەڵقەیەدا لەسەر پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان و دوایین پێشادەکان لە خزمەت بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار قساکەین. جەناب کاکتۆر زۆر سپاس بۆی کەم دەرفەتت بە ئێمە بەخشی. زۆر سپاس بەخێر بێن. زۆر سپاس. ئەگەر لەوە دەست پێ بکەین جەنابتان وەک کەسایەتێکی دیار لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان هەروەها یەکێک لە دانوستانکارە هەرە بە ئەزمونەکان لە ڕابردووە لەگەڵ کۆمەڵێک لە ڕژێمەکانی دیکەی پێشوو جەنابتان دەورتان هەبووە ڕۆڵتان هەبووە لە دانوستانەکاندا. ئەمێوە پرسم دیبلۆماسیەتی دەسەڵاتی کوردی لە ڕابردوو لە ئێستادا بۆ بەدەزێنانی مافەکانی گەلی کورد لای جەنابەت چۆن هەڵێسەنگێنی؟ پێشەکی بەخێر بێن و سڵاو هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پەیام. خۆی طبعاً کورد لە دیپلۆماسیە تا خبرەی زۆر نییە، چونکە دەوڵەت نەبووە، ینی بڵێ تا مەسائلی دیپلۆماسیوانەی بکە. لە کۆنا ئێمە بیرمێتەوە زمانی شۆڕشی ئەیلول یا پاش شۆڕشی ئەیلولیش تا 91 و تا سەدام ڕووخا لەو زۆر پەیوەندێکی وا زۆرمان نەبووە لە دەرەوە لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت تا بزانین وەزعی دیپلۆماسی چۆنە، یعنی بەکاری بێنین ئیشی پێ بکەینەوانە و ئیحتیمامیان نەداوە بە کێشەی کورد زۆر بەتی کێشەی ناوخۆیی. بەڵام پاش ڕووخاندنی سەدام تەبعانی ترەوە کورد بۆ بە شەریک لە حکوومەت بەحسێ بوو. لەعین وەختا لێرەش تقریبا حکوومەتێک وەکو هەرێم دروست بوو لە دەستورە ناوی کورد هاتووە و لە دەرەوە ئێتیمام دراوە بە مەسەلەی کورد هاتوو چۆ مەسا هەر لێپرسا هاتوۆتە بەغا هاتوۆتە ئێرە شەوانە وشقە و طبعا لە هیچ شەڕی داعشیرەوە زۆر زیاتر کورد پەیوەندی پێیا بووە. لەبەرەوە ئەو پەیوەندیانە بووەتە هۆکارێ بوو ئەوەی ئەو سەرکردانەی کورد ئەوی کە ئەو پەیوەندیان کردووە وردە وردە تاقیکردنەوەیان هەبێ وەزع ببینن زیاتر ئەگەدار بن لە ئیشەکە زیاتر، یعنی وەکو بڵێ تەجروبەیان هەبێت لە ئیشەکە. لەبەرەوە معلوم دیپلۆماسیەتەکە بەرەو باشتر ڕۆیوە بێگومان و بە قەناعەتی من ڕەنگە وردە وردە بە پێی پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە جۆ لە دەرەوە ئەگری تۆ ڕێیەدەی ئەو ڕێداوە زیاتر ئەتوانن زیاتر لە ڕووی دیپلۆماسی و پێش بکەونەوە. بەڵام هەموو جارە قسەیەکەکرێ جەنابی کاکتۆرە وترێ ئەوەی کورد لەسەر ئەرزی واقع بەدەستی هێنێ زۆر جار لە دیپلۆماسیەت و لەسەر مێزی مفاوەزات و دانوستان و گفتووەکان لە دەستی ئەیە. ئێستش لە ساڵی 2017 هەر بەو شێوازەیە بە بڕایتۆ؟ نا، ینی وانە بووە کۆنی جوانە بووە. طبعا مشکلەیەکەیە ئێمە لەسەر ئەرزی واقع طبعا تۆ هێرش کراوە سەر و دیفاع لە خۆت کردەوە نی بتوانی و دائیمە شەڕ لە منطقەی ئێمە بووە، ینی نەمانتوانیوە شەڕ بخەین لە منطقەی دوژمن. ینی ئێمە زەرمان کردووە، ئەرزمان وێران بووە، خەڵقمان لە ناوچووە، وەزعمان هین بووە، توش بووین، یان دیفاعمان لە خۆمان کردووە و میلەتەکە بە ئازایە نەمەسەن دیفاعی لە خۆی کردووە، خەڵق هەمووی دیفاعی کردووە. بەڵام کە بووە بە گفت و گۆش، یعنی ئەوەی کە بڵێن گفتوگۆکان زۆر کراوە لە شۆڕشی ئەیلول پاش شۆڕشی ئەیلول، ئێستا گفتوگۆ هەیە ئەم ساڵانە هەبووە. لە گفتوگۆکانە زۆر پێش نەکەوتوی، هۆکاری ئەوە نییە کە بڵێ تۆ نەزانیوە تا بڵێ پێش بکەی. ئەوانە هۆکار هەبووە کە هۆکارەکان پێش بکەوە. هەندێک لە هۆکارەکان هی ناوەیە، هەندێک هی دەرەوەی. لە ناوە ئەو هێزانەی کە لە بەغا حکمیان کردووە بەگشتی زۆر بڕوایان بە کێشەی کورد نەبووە، نە زەمانی کۆن، نە زەمانی سەدام، نە پاش سەدام. ڕاستە هەندێجا ئیتیفاقات بووە، بەڵام حتا ئێستاش لە 2003ەوە ئێمە دەستور هەیە و شتەیە دیسان وەکو پێویستە جێبەجێ نەکراوە. ئەوە هۆکارێ بوو. هۆکاری تریش هێزەکانی دەرەوە کە دەرەچین کە پەیوەندیان هەبوو بە ئێمە و بە بەغاشەوە زیاتر هەر بەلای بەغادایان شکانوە، زیاتر هەر فشاریان لە کورد کردووە. یعنی زیاتر بەغا لایەن مهمتر بوو. حکوومەتی مەرکەزی ئەوانە و ئەنقەرە، بەغا، تەهران، دیمەشق زیاتر لە مەسەلەی کورد. لەبەرەوە کورد کێشەکەی زەحمەتتر بووە، مەشاکلی زیاتر بووە. خۆشی کەم و کوڕی هەبووە، ناڵێن نەیبووە. لەبەرەوە زۆر
نەچۆتە پێش ئەو دیبلۆماسیەتی لە ئەوڵۆ باسمان کرد کاک دکتۆر ئێستا جگەل لەوە کایەکی تر هاتۆتە ناو گۆڕەپانەکە کە زۆر گرنگە ئەویش بریتە لە بازرگانی و لە تیجارەتکردن کە ئێستا وڵاتانی هەم ئیقلیمی هەم ئەوروپی هەم خۆرئاوایی مەسلحەتی تیجاریان لە هەرێمی کوردستانە هەیە بۆ ئەو دیبلۆماسیەتە و ئەو مەساڵحە تیجاری وای لە دیبلۆماسیەتی کورد نەکردووە وای لە دۆزی کورد نەکردو بۆ نمونە لە بابەتێکی وەکو ڕیفراندۆمە هیچ یەکێ لە وڵاتان بەسەریحی ناڵێ بەڵێ لەگەڵینی هەموویڵێ ئێستا کاتی نیە هەموو ئێستا داواکەن دواخرێ هۆی چی ئەمە ئەمە طبعاان خۆتان نزان مەسایلی ئابووری و بازرگانیوەنە گرنگە هەستا مەسە ئێمە توان نەوتمان هەیە بازرگانی هێشتێ تاسی زۆرە تاسی لە ئێرانەکە لە تورکیاکە لە ئەوروپاکە لە دەرەوەکە بەگشتی شەریکاتی بێگانە دێن بۆ ئێرە ئەمە ڕاستە بەڵام لە عینی وەختیشە ئەمە وەکو کارتێک بەکار هاتووە بە زۆر وەکو پێویستە بەکار نەهاتووە وە کاری سەرەکی ئەوەیە کە ئێمە یەکنین لە ناوخۆ وەک کورد تەسەڕفمان نەکردووە حیزبێ لەگەڵ ئەم دەوڵەتە خەریک بووە حیزبێ لەگەڵ دەوڵەتەکەی خەریک بووە هەندێشت بەنهێنی کراوە ئەم بەنهێ ئەمەی کردووە بە یەکەوە نەبوون یعنی وەکو میلەتێک وەکو دەوڵەتێک وەکو قەوارەیەک هەموو شتەکان بەڕێکی بە شەفافیت لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت کارتەکان بەکاربێنن سوودی لێوەرگرن ئەوە هۆکارێکی سەرەکیە کێشە بۆ نەکەر سوودی لێوەرنەگیراوە حیزبێ کردوەتی حیزبەکەی کە هێرشی کردوە سەری حیزبێ کردوەتی حیزبەکەی کە ئیتیهامی کردو بە شتێکی تر لەبەرەوە زۆر ئیسیفادەمان لەو شتە وەرنەگرتووە ئەمە لە لایەکی ترەوە ئەو لایەنانەی ئێمە بازرگانی و ئابووریمان هەیە لەگەڵیان کە بریتین لە ئێران و تورکیا بە شێوەی ڕئیسی چونکە کوردیان هەیە خۆیان و بڕوایان بە کێشەی کورد نییە و لە دەستوریانە یەک کەلیمە ناوی کوردی تیانە هەرگیز نانویستووە پەیوەندێکی سیاسی وە بەتین لەگەڵ ئێمە بکەن کە اعترافە پێ بکەن تۆژۆک و میلەتێ مافی چارنووسەتە هێشتیوە ببینێ سەر ڕێفراندەم چە هەڵایەکی لەسەرەکەن ئەوەش هۆکارێ بووە کە تۆ نەتوانێ وەکو پێویستە نەخۆت بە یەکگرتووی ئەوی شت کردووە نە ئەوانیش مەجاالیان داوی چونکە لە ڕووی سیاسیەوە نەی اعتراف بە کوردی خۆیانەکەن نە ئەیانەوێ کوردی ئەو بەرسنوور شتی باشی دەستکەوێ لەبەرەوە ئەو هۆکارانە تاسیریان هەبووە تا حدێک کە وەکو پێویستە نەتوانی دەبوو زیاتر ئیسیفادە لەو کارتە بکەیت لەو خاڵی کە باست کرد بەڵام وەکو پێویستە نەکراوە ئەمە چێ لی بەرپرسەکە نەکراوە حیزبەکان لی بەرپرسنیان ئەوەی پێوترێ دەستگای تەنفیزی کە حکوومەتی هەرێمی کوردستانە حیزبەکان طبعاً چونکە دەستگای ئێمە لای ئێمە دەستگا و شت نییە حیزب هەیە دەستگاکان هەموو تابع حیزبەکانن پەرلەمان چۆن سەرمەوەی حکوومەتمان هەیە و سەرۆکایەتی هەرێمانێ و پەرلەمان حیزبەکان چیان بێ حکوومەتەوەیە پەرلەمانێکمان هەیە عینی شتە طبعی پەرلەمانێکمان دروست کرد ئێمە یەک مەسئولیتیان نییە پەرلەمانەکە لە عالەمە کە ئەڵی سیستەمی پەرلەمانی ڕئیسی حیزبەکان هەموو لە پەرلەمانن هەموو عزون قەرار لە پەرلەمانە ڕئیسەکان لە پەرلەمانن هەموو عزون لە پەرلەمان لا ئێمە ئەو مەسئولان پێیان عیبە بچن پەرلەمان کە بچوو کەمە یانی شتی گەورەتریانەوێ نە مەکتەب سیاسیەچێتە پەرلەمان حتا لقەکانیش ناچن ڕئیسەکەش ناچێ پەرلەمان دەرەکادی دەژە سێ و چواری تێخەن و هەبێ یان نەبێ ناتوانێت هیچ بریارێ بدە لەبەرەوە خۆیان داخەن خۆیانیش داخەن و ئیکەنەوە یعنی ئەوە هینێکە بە دەستیانەوە ئەمە نقطەی دووەم حکوومەتیش وەزیرەکان حیزبەکان دایانناوە قسەی حیزبەکانی خۆیانەکەن طبعاً لەبەرەوە دەستگاکانی دەوڵەت دەستگاکانی حکوومەت دەستگاکانی هەمووی سانەوین ڕئیسی سەرکردایەتی حیزبەکانن سیستەمی ئێمە سیستەمی حیزبیە نە ڕئاسیە نە پەرلەمانیە ناوە لەبەرەوە حاڵمان خراپە چونکە لە هەموو دنیا سیستەمی حیزبی هیچ وەخت سەر نەکەوتووە بەڕاستی ڕاست جەنابەت وەک لە ئەم پێشەکێکەشە ئاماژەم پێ کرد جەنابەت دەمێکە لەگەڵ سیاسەتە دەست و پەنجە نەرمەکەیت ئێستا وێنەی هەرێمی کوردستان چۆن ئەبینی وێنەیەکی چۆنێتە پێشاوت وێنەیەکی ڕوونە یان وێنەیەکی زۆر تەڵخ و لێڵ و ئاڵۆزەوە لەوانەیە مەترسیشی بەدوایە بێ وڵای وێنەی هەرێمی کوردستان بەڕێی من طبعاً سیستەمەکە سیستەمێکی حیزبیە بێگومان بەعزێ جار تقریباً تاکە کەسیشی تێکەوتووە مەسەن حیزبێک ممکنە لە حیزبێکە یەک کەس دوو کەس دەوری سەرێکی ئەوانیان هەبێ
و ناڕێشیشن لەگەڵ یەک یعنی وە نییە بە یەکیشەوە بن بۆ ئەوە لەبەرەوە وەزعێکی وا دروست بووە ئێستا لە هەرێمی کوردستان طبعاً کێشەشمان زۆرە لەگەڵ بەغا هەمانە لەگەڵ دراوسێ هەمان لە دەرەوە هەمانە نەمانتوانیوە بەرچاوڕوونیەکی وا دروستکەین کە بەرەو پێشەوە بڕوا و بڕواتە پێش لەبەرەوە ناکۆچی پیا بووە پەرلەمانە ئیژ ناکە ئەوی دیژ لەبەرەوە لێڵیەک هەیە لە ئیشەکایە ناتوانانی بڵێ خراپە بە تەواوی بەڵام ناتوانین بڵێ سەرکەوتوشە لێڵیەک هەیە لە ئیشەکانە شتەکان ڕوون نین وازح نین ئیتیفاق نییە لە سەریان و ئەو لایەنانەی کە مەسئولی ئیشەکەن کە سەرکردایەتی حیزبەکانن زۆر جار کۆ نابنەوە یا زۆر درەنگ کۆبنەوە مناقەشە ناکەن جاری وای یەک کۆبوونەوەکەن ئیتر نایکەن بە دوو یەک لە دوای یەک تاهینی بکەن لەبەرەوە بەڵێ وەزعێکی لێڵی دروست کردووە زۆر ئاشکران نییە زۆر ڕوون نییە چۆن ئەوانە بەرچاوڕوونیەکی تەواو نییە و تاسیری کردووە لەوەی کە بەرەو پێشکەوتنێکی تەواو دروست نەبوو بەڵێ جا پرسیارەکە ئەلێرەیە کاکتۆر لای جەنابەت کە چەند ساڵە خەریکی سیاسەتیت دەفەرمی وێنەکە ڕوون نییە بەو شێوازەی کە پێویست بوو ڕوون بێ بەڵام لەم کاتەیە با بڵین سەرکردایەتی سیاسی کوردیان بەشێک لە لایەنە سیاسیەکان دەستیان داوەتە بۆ نمونە بابەتێکی گەورە و گرنگی وەکو ڕیفراندۆم و با بڵین بانگەشە بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردی ئەکرێت لە وێنەیەکی ئاوایە دەستبەرین بۆ پرس و بابەتێکی ئاوا گرنگ من طبعا ڕێم ڕوونە لەسەر ئەوە و جیاوازیشە لە ڕێی لایەنەکانی کە چ ئەوانەی لەگەڵن ئەوانەی لەگەڵ نین من ڕێیەکی تایبەتی خۆم هەیە ڕێیەکەش لە ئەزمونونەکەەوە هاتووە ینی وەکو هینیەک طبعا من هەز دەکەم ڕفراندەم حەقی خۆمان ئێمە چەندین جار هەوڵمان داوە ببێ نەبووە و این بۆ شتێک طبیعیە حەقی خۆتە میلەتی خۆ پرسی بزانین چی ئەوێ چی ناوێ خەڵق نابێت دژ بێ بە چونکە دەوروبەرمان دوژمنن دژن عادەتەن بینی کە باسی شتێکی واکەی چه هەڵایەکە لەسەر دروستەکەن من ڕێی من ئێمە چەند جار هەوڵمان داوە بۆ ڕفراندەم دوو جار کراوە ڕفراندەم لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە سێ پارێزگاکە ساڵی 2004 بیرمێتەوە کۆمیتەیەکی ڕفراندەم هەبوو کۆنگرەیەکیان بەس کۆبوونەوەی زۆر کرا ئێمە لەگەڵمان کردن هاتنە بەغا هاتنەوە ئێرە ئەمریکیەکانیان دی یوئێنیان دی خەڵقی تریان دی ئەوانە سەرپەرشتی شێرکۆبێ کەزەی کرد خوا لە خۆش بوو بیرمێتەوە ئەوان و خەڵقیکە ملیۆنێک و 750,000 ئیمزایان کۆ کردەوە هی خەڵقیکە لە 18 ساڵ گەورەترە یعنی هەموو کوردەکە 5 ملیۆن هەرەوە نێتیایی 18 ساڵەوە هەموو هێنایان ئەمانە بۆی بکرێ بەهین هێنایان بیرمێتەوە بە یەک دوو لۆری گەورە بۆ بەغا ئێمە مەجلیس حوکم بووین هەموو وەرەقەکان ئیمزاکان ئێمە لە مەجلیسی حوکم لەوێ مؤتەمەر سەحوفیەکیان بەس ئەوانی ڕفراندەم کۆمیتەکە یعنی مەبستم و ئەو هەموو ئەوراقە تەسلیمی یوئێن کرا لەو کاتە ئەمریکا ڕێیوا بوو کە بە دوچوون نەکرێت لەسەری هەروەکو ئێستا چۆن ڕێیان وایە یوئێنیشتەوە خۆ دەزانی تابی ئەمریکایە لە عێراق ئەمریکا کە شتێ بڵێ یوئێنی شەرەوەیە طبیعی و کوت لە عەرەبیەکانی ژیانی ئەوەی کە لە مەجلیس حوکم مهم یعنی کرا وەسەتی 100 ئەتوانم بڵێم یعنی ئەلەقەل 95 کوردەکە دەنگی دابوو کە بڵێ چی دەوێت سەربەخۆی ببێت جارێکی تر دووبارە بۆ لە 2005 کە ئینتیخاباتەکە کرا لە 2005 سندوقێکیش بۆ دانرا سنووقێک بە تایبەتی دانرا بوو ئایا دەوێت سەربەخۆ بیا لەگە عێراقبی سەی 98.6 وتیان ئەمانوێت سەربەخۆ بی ئەگەر من بریارم دابا هەرێم پێویستی بە ڕفراندەم نییە چونکە دوو جار کراوە 100 میلەتەکە و توی سەربەخۆی پێویست ناکە بیکەی بە سێ ئێمە مەسەن 57 سەرژمێرە کراوە سەرژمێرەکە ڕێک و پێک بووە مەزبوط بووە تاسیری ینی بڵێن ئەوەی تیان نەبووە بڵێ مەسەن تەتیری عێرقی و نازام چوانە ئێستش کە بازەکەین ئەڵێن سەرژمێری 50 ئەگەڕێنەوە بۆ ئەوێ ینی بعضێ شت هەیە بێتە ئەساس بۆەوە لەبەرەوە بەڕێی من پێویست نییە مەسەن ئێمە لە هەریم بیکەینەوە کێشە بە خۆمان دروستکە حیزبێ لەگەڵەوە حیزبێ دژە و مەشاکل بەڵام دەرەوەی هەرێم ئەو ناوچانە کە پێی ئەڵێن ناوچەی دابڕێنرا و یا کێشە لەسەر یا هەر شتێ ئەوانی لە دەرەوەی ئیداری ئەوەی 140 زۆر ضروری ئیلحاحی لێ بکەین چونکە 12 ساڵە 14 ساڵە نەکراوە دەستور 2005 دایناوە
قانون ئیداری دەوڵەت 2004 داینەوە نەکراوە و ئەم ناوچانە مادەی دەستوریشەیە ئەڵێ ئەبێ بکرێ و دەستوریشە و کە باسیشی بکەی کەس ناتوانێت بڵێ بۆ باسێکە ئەڵێ دەستوریە مەسەلەکەوەیە و طبعاً گرنگیشە بۆ چونکە سنوورەکە دیارریەکە ئایا هەریمی کوردستان لەکوێیە چ ناوچەیەک لە هەریمی کوردستان چکە تۆ سبەی ئەڵەی سەربەخۆیی نابێ بزانین لە چ ناوچەیەکە خۆیمە کێشەمان لە کۆنیشەوە ئەگەر کێشەمان هەر ئەم سێ پارێزگایە بواە زۆر حکوومەتە بوو لە عێراقی و باشە سێ پارێزگا بۆ ئێوە بەڵام کێشەمان ناوچەکانی تر بووە لەبەرەوە سنوورەکەشت دیارریەکە معلومیجە بێت چۆنە و ئەو کاتە هەر وەختێ توانیت و زروف مساعید بوو بە سەربەخۆی سنوورەکە دیارە لە منتقەی فڵانوان لەبەر دەبوو ئەو کێشەی دەرەوەی هەرێم کە بتەوێت لێ ڕفراندا بکە یەک کەس لەم کوردستانە هیچ حیزبێ معارض نابێ یەکگرتوویش دروست دەبێ کەسی اعتراض لە کەس ناکە کێشەمان بۆ دروست نابێت لەبەرەوە بەڵام طبعاً نەوع تەفاهومێکی لەگەڵ عێراقەوێ دەبێ ئەمریکا دژن نەبێ مەسەلەن بەعزێ شتی بەڵام کاک دکتۆر تەنانەت لەسەر ئەوەی هەرێمیش بەڕێی من ڕاییم بەو شێوەیەیە لەگە سەرەوە بەڵام پێشەوێ بریار بدێ خەڵ ڕێی ئێمەی وەرنەگرتووە تا بزانین ڕێیمان چییە نە من و نەغەی من پێش ینی ئەوەی جەنابەت باسەکە تەنانەت لەسەر هەرێمیش هیچ حیزبولایەکی سیاسی بەڕوونی نەیوتوە لەگەڵ دەوڵەتی سەربەخۆ لەگەڵ خودی ڕیفراندۆم نین وەک جەنابەت لای جەنابەت معلومە هەموو دەڵێ ئێستا کاتی نییە بەم شێوازەی بڕیاری لە دراوە شێوازێکی یاسایی و قانونی نییە قسەکە لەوەیە کۆمەڵک لایەن کۆبوونەوە کە 25 نۆ ڕیفراندۆم کرێ بە بڕای بەڕست بڕیارێکی دروست و لەجێی خۆی نەبوو بۆ هەرێم بەتایبەت من لێرە نقطەیەک ڕوونەکەمەوە ئێستا لێرە خەڵقەکە ناکۆکاڵێ وەختی نییەوەنە بەس تۆ باسی کەرکوب بکەی کەس ناڵێ یعنی مەقسەدمەوەی دەرەوە خلافی نەبوو لەسەر یەک ئەمە یەک چونکە گرنگ هێمە هەموو یەک ڕێی بین تاسیرەکە مەسەڵەن ئێستا دەوڵەت هەیە تۆ نابێ ڕفن نابێ کیانت هەبێ بەڵام ئەگەر کورد هەمووی بە یەک دەم وتی ئێمەین و کەس خلافی نەبوو بێحساب بۆ بکە ناتوانێت ئیحتیمالی میلەتێ بکە مەسەلەی ئەوەی کە ئەڵەی ناکۆک لەسەر ئەوە نین ئەوان ئەو بریارەی دراوە تەبەن هەندێک حیزب داوێنە هەموو نێدا هەندێک معارض هەیە لەسەر بریارەکە بەڵام بەڕێی من ڕێفراندەم خۆی شتێکی باشە یعنی وەکو ڕێیەکەی من ئەوەیە کە پێم وتن بەڵام بە هەر حاڵ کراش کە ئەگەر بکرێ دەبێت بە شکڵێ بێ کە ئێمە هەوڵ بین سەرکەوێ ئەگەر 25 نۆش کرا نازانم تەبەن وەختە ئەکرێیان نا ئەگەر ئەو وەختەش کرا باشترە تۆ بڵێ بەڵێ نەخێر کێشەی ئەمە حەل ناکە مەسەن بەعزێ برادەر هەیەڵێن نەخێر باشە وتن نەخێر هیچ حەلە بێ پێی هیچ حەل نابێ لەبەرەوە بەڕێی من ئەبێ فکرێ لەوە بکەنەوە طبعاً ئێستا فشارێکی زۆر لەسەر کورد هەیە لە دوای خەن دەوڵەتانی دەرەوە جیهاتی تر بەعزێ حیزب شت بەڕێی من ئەوەشە بێ لێکۆڵی نوێسە بکرێ ینی شەر نییە تۆ بڵێ نەخێر من هەرێکم بەڵام ئەوی کە پێ دەڵێ دوای خە با حەلێک بۆ کێشەکانی دروستکە ئاخر ڕفراندەم لە چووە هاتووە ڕفراندەم لەوە هاتووە کە تۆ کێشەت لەگەڵ بەغا هەل نەبووە نە شەراکەتت هەیە نە پێشمەرگە هەل بووە نە نەوتوغاز هەل بووە نە 140 هەل بووە گەیشتووەتە نە دەستور جێبەجێ بووە فەرموو ئەمریکا یا ئێران یا UN کە ئیلحا هەل لێکا بێ نەکرێ وەرە هاوکاریم کە ئەو کێشانم بۆ هەلکە تەسیرەکە یا مقابل بە چی کە من نیکەم یا ئێستا نیکەم کەی بیکەم زەماناتێ بۆ مافی من چییە ئەمانش گرنگن ئەم شتانە باش یعنی ئەگەر ڕێفراندۆمان کرد ئەمانی جەنابەت باسێکە کە هەمومان و هەموو کوردێک گەزانێم کێشانە هەیە و فعلەن یەکلای نەبوونەتەوە کەواتە دەتوانین بڵین بە ئەنجامدانی ڕێفراندۆم ئەم کێشانە هەمووی حەلە بێ ینی ناوچەکان دەروی هەرێمی کوردستان گەڕێنەوە آخر ئەوەی هەروە بە ئاسانی پێم وتی وا بە ئاسانی ناتوانانی تۆ ناوچەکانی دەرەوەی هەریم ناتوان ڕفراندەمی لێ بکرێگە لەگە عێراق تەفاوت نەبێت ڕێفراندۆمێکمان بۆ چێ لەم سێ پارێزگایە ناڵێ بکرێ بەڵام ئەگەر سێ پارێزگاکەش بە تەنابی پێویست نییە کردوتە دوو جارە کردووە ینی پێویست ناکە لەبەرەوە بەڕێی من نەوع تەفاهومێکی بێت تەفاهومەکەش تاسیری هەیە مەسە ئێستا بڵێن هەموو ئەو دەوڵەتان ناڵێن یەک پارچەی عێراق و ئەمانە باشە با بە یەک پارچە بێت دەستور ئەگەر بیخوێندنەوە دی باجەکەی دەستور چیەڵێ ئەڵێ ئەم دەستورە پێکاتەکانی عێراق بە یەکەوە گرێدا جێبەجێکردنی دەستورەکە زامنی یەکێتی خاکی عێراق بێ فەرموو جێبەجێکە
کە جێبەجێ نەکرا معنای وێ زامنی چییە؟ باش منیش حەقی خۆم هەیە کاک دکتۆر. لەبەرەوە بەڕێی من کورد لە حربی عالەمی یەکەمەوە ڕێی وەرنەگیراوە ڕێیکە خۆی بزانێت چی ئەوێ چی ناوێ لەبەرەوە من ڕێیم وایە کەوا ئەم ڕێفەراندەمە یعنی دژایەتی هەڵەیە طبعاً و ئەگەر هات و بەحس کرا کە بڵێ تەجیل کرێ و ئەمە نەکرێ وانە ئەویشە بێت دراست بکرێت لایەن حیزبەکانەوە بەڵام مقابل بەوەی کە بێ دەڵێ تاجیلێکە خۆ بێ کوردیشن دێ دەستکەوتی هەبێ زۆر باشە کاک دکتۆر ینی قسەکە لەوەیە پرسێکی ئاوا گرنگ وەکو ڕیفراندۆم بڕاردان لە سربەخۆیی کوردستان ئایا ئەوەی کە بڵێن هەندێک لەو لایەنانی کە نەقدیەگرن و ڕخنەی لێگرن ئەوەیە کە دەوترێت ئەمە ئیشی حیزب و ئیشی سەرکردە و ئیشی مەقڕی حیزبی نیە بەڵکو ئیشی موئەسەساتە وەکو پەرلەمان ئەویش کۆمەڵک لیژانی بۆ دروستکە کۆڕ و نەدوات و سیمیناری بۆ بکە لایەنە ئیجابی و نەگەتیڤەکانی وەرگێ سلبیەکانی وەرگێ بە چەندەها خەڵکی وەکو بەڕێستان ڕاو بۆچوون وەرگیرێ خەڵکی ئەکادمی لەسەر ئەم پرسەکە وەکرێتەوە بە بڕای بەڕێزت ئیشی چ لایەنێکە ئەم بڕیارە بە ئەو بڕیاری کە درا بڕیارێکە دەبێت لە مەقڕی حیزب بدرێت لە پەرلەمان بدرێت ئەو بریارە دوو لایەنی هەیە لایەنی سیاسی و لایەنی یاسایی طبعا لایەنە سیاسیەکەی حیزبەیدا چونکە حیزب قیادەی کورد حیزبە سیستەمەکە حیزبیە ینی واضحە زۆر حیزبەکان کۆبنەوە توانن شڕێخن توان تێکی دەنەوەنە وەلایەنی یاساییش پەرلەمان طبعا یاسای دەرکایە بریاری دەرکاوە هەردوو لا بەیەکەوە چونکە تۆ سبەینێکە کردت ئەگەر لایەنێکی بکەیت لایەنەکەی کە نەبێ بێتە کەم و کوڕی ڕەخنە لێگرن ئەوی کە ئەسڵان درژێتیەکا بە حجەیە گەڵێ فەرمووتەوە بەم شکڵەیە لەبەرەوە بێ هەردوو لابێ بەڕێی من بەڵام یەک مشکلە لێرا هەیە ئەوی لە من وابزانم وتومە و زۆر جار باسم کردووە سیستەمی پەرلەمانی ئەمە سیستەمێکی فاشلە چونکە مەسئولەکان لە پەرلەمان نین لە دنیا کە ئەڵێ حکوومەتێکی پەرلەمانی سیستەمی پەرلەمانی هەموو ڕئیس حیزبەکان عزوون لە پەرلەمان هەموو مەسئولی یەکەمەکان عزوون بریار بەدەست لە بەغاش هەیە لە وڵات تقریبان بەغاش تا حەدێک وایە ئەوە وا ئەکا پەرلەمان مەرجع تەواو بەهێزە بێ مەرجع بێ حەل ناکرێ تعتیل ناکرێ بەڵام ئێستا ئەمە دوجار ئەمە بیانوو نییە بۆی کە تۆ ڕێز بۆ پەرلەمان و بۆ دەنگی خەڵک بیانوو نییە تەوان بەتاکید پەرلەمان هەربێ هەبووە بوو هەبووە لە ئەساسا بەڵامی ترەوەش حکایەتێکی درێژە چۆن تێکچوو چۆنەوە بەڵام بەڕێی من ئەگەر لێپرسرا و بریار بەدەست لەوێ بن خۆی پەرلەمان بەجێ مەرجعیانی قیادە پەرلەمانە بێ بەستەمەکەمان حیزبیە ئەوەی تیانی لەبەرەوە بەڕێی من حەقەوە دوو هەمینیش بە قەنەعەتی من لە بریارێکی واوەکو ڕێفراندەم دەبێ پرس بە خەڵقیش بکرێ ڕاوێژش بکرێ لەگەڵ خەڵق هەیە ئەزمموی هەیە خبرێ هەیە معلوماتی لەسەرەوە هەیە قانونیە هەیە ئابووری ناسەوە ئەوەش باشترە بۆ ئەگەر بکرێت نەک تەنها خەڵقی حیزبی کۆبنەوە بریار بدەن چونکە زۆر شتەیە ممکنە ئەوی لە دەرەوەی ئەو چوارچێوە بیزانێ ئەوی تر نەیزانێ ئەوی تر ینی مشاوەرەی فراوان و لێکۆڵینەوەی وردی ئەوێ ئێستا من لە خزمەت جەنابتان دکتۆر مەحموود عوسمان کە سیاسەتمەدارە و ئەزمونێکی باشی هەیە چ ڕاوێژ و پرسێکی پێکراوە بۆ نمونە لەم بابەتە گرنگەیە من پرسم پێ نەکراوە پێش بریاری ڕفراندەم تەمەن پاژەوە قسەمان کردووە لەگەڵ مەسئولەکان وشێ بەڵام پێشەوەی بریار بدرێت کە بریارەکە لە حەوتی حوزێران درراوە هیچ پرسێ بەم نەکراوە ڕێی چییە ئەمە بکەینی ئەمە نەکەین چۆنە پێشنیارت چییە ڕێی چی ئەگەر بە منیان بووتە من ئەوە بوو ڕێیم کە پێم وتن لە هەرێم نەکرێت لە دەرەوەی هەرێم بکرێت بەڵامی تر نەکراوە لەوەی کە ڕاوێژ ناکرێبوون لەو شاندانە ئەبینین کە ڕۆنە وڵاتانی دەرەوە و تەنانەت ڕۆنە بەغاش هەر شاندا حیزبیەکانن ینی خەڵکی ئەکادیمی و سیاسەتمەدار و خەڵکی بێلایەن و خەڵکی سیاسەتمەدار و پسپۆڕیتیانە ئەمە هۆکاری بۆچی گەڕێنیتەوە ئەمەش هۆکاری گەستەمەکە حیزبیە وەکو وتم سەمەکە حیزبیە و هەڵەیە تەوانەوە من بیرمێتەوە لە 2005ەوە من ڕێیم وایە بۆ گفتوگۆ لەگەڵ بەغا کە ئەساسە بەنسبەت ئێمەوە کۆمیسیۆنێ دابنی کۆمیسیۆنێکی تایبەتی بۆ گفتوگۆ چۆن ئەڵێن کۆمیسیۆنی هەڵبژاردن کۆمیسیۆنی مافی مرۆڤ کۆمیسیۆنی سەربەستیەکان یا ئەو شتانەیە یا ڕۆژنامە نووسێشتووە کۆمیسیۆنێک هەبێ ئەو کۆمیسیۆنە پرۆفێشناڵ ینی هین بێ وەکو بڵێ پیشەیی بێ خەڵقی خەبیری تیاابێ حیزبی تیاابێ غێرە حیزبی تیاابێ شارەزای تیاابێ
هەر ئەساسەن ئیشی گفتوگۆ بێ لەگەڵ بەغا هەر جاری وەفدێک بڕۆ ئۆفیسی هەبێ فایلی هەبێ ئەرشیفی هەبێ هەموو شتێکی هەبێ و ئەوە دەستگایە بێ ئەوەیە دەستگایە طبعاً و ئەو وەختە گفتوگۆ بە دائیمی ئەوەی کە جار جار پێویستە سەرکردایەتی سیاسی داخەڵە بن ئەچن بۆ بەغا یەکی ترەچێ یەکی تریێتەوە بەڵام نەکراوە من بیرمێتەوە لە 2008 لە پەرلەمان هەموو حیزبەکان کۆبوونەوە بۆی شتێکی وا دروستکەن نەیانتوانین ڕێکەوەن دروست نەکرایانی ئەوە هەڵەیە بۆ دەرەوەشکە ئەچن بیرمێتەوە دەرەوەژە بێ بە یەکەوە بچن ینی بەڕاستی مەسەن تۆ لەگە ئێران قسە بکەیت هەموو حیزبەکان بە یەکەوە نابێ حیزبی بەتەنها هەمچی بۆ ئێران باسی کێشەی کورد بکە ئەگەر بۆ کێشەی حیزبیە توانێت کەیفی خۆیەتی بەڵام ئەوەی من دیومە لە 15ی پێنجەوە پاژەوەی کە وەفدێک چوو بۆ ئەمریکا و بە سەرکردایەتی کاک مەسعود ینی بارزانی و حیزبەکانیشی تیا بوون تا حەدێ با بڵێن یەکێتی بوو گۆڕان بوو پارتی بوو ئیسلامیەکانیش درژ نەبوون تەبیعی نەچوو بوون بەس درژ نەبوون لەوێ بەعزێ ئیستیفادەشیە بوو باشیش بوو ڕێکوپێک بوو بە تەمام بە دوایە بچن لەو وەختەوە نەماندی وەفدیە گرت و بچێ بۆ شوێنی وەفدە چێ یا حیزبێکە یا دوو حیزبە ئەوێ سێحی ئەوی نەشچووە اینجا هێرشەکاتە سەری یعنی ئەوی نەچووە هێرشەکە سەر ئەوی چووە ینی معنای چوونەکە هیچ فایدێ نابێنێ یعنی ئەوە کێشەی ئێمەیە لەبەرەوە بەڕێی من نەمانتوانیوە چوارچێوەیەکی کوردی یا کوردستانی دروستکەین هەموو حیزبەکانی تابتۆم بە یەکەوە ئیش بکەن لە یەک چوارچێوە شەرنیە هەر حیزبی بن غیرە حیزبیشی تێک هەڵکەن وها لەبەرەوە چونکە چوارچێوەکە هەر بە حیزبی ماوەتەوە و یەکیش نین لە بینی خۆیان لەبەرەوە یەکێ ئەوی تر هێرشەکاتە سەری ئەمە چێ ئەوی تر هێرشەکات سەری معنایە نەتیجەی زۆر نابێت کاک دکتۆر ئێستا هەرچەنە ئەو لایەنانەی کە بڕیاریان داوە ڕێفراندۆم لە 25 بکرێت دەڵێن هیچ وڵاتێک دژایەتی خۆی دەرنەبڕێەوە بۆ ڕێفراندۆم بەڵام خۆ هیچ وڵاتێکیش نیوتۆ بەڵەبا بکرێ پرسیارەکە لێرەیە ئێستا ئێمە لە دوڕیانەکەین ئەم فشارانەی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی ئیقلیم بەتایبەت تورکیا و ئێران دەیکەن بەخاش بێگومانکەوە هەر قسەی نوێی نییە لەو بارێ هەمان نەزانین ڕای چۆنە کورد ئێستا حسابێ بۆ ئەم فشارانە و ئەم قسانە بکات و واز لە ڕیفراندۆمەکەی بێنێ بە گرنتیەک یان نەخێر هیچ حسابێکی بۆ نەکەین و تازە بڕیارە و دراوە و دەبێت لە 25 ڕیفراندۆمی خۆمان بکەین دکتۆر مەحموود عوسمان پێی وایە چی بکەین باشە لێرە طبعاً کە تۆ ڕیفراندەمەکەی بەتایبەتی کە بۆ سەر بەخۆی بێ دوو ڕێگای هەیە ڕێگایکی ئەوەیە بریارێکی نێونەتەوەی هەبێ کە تۆ بیبە دەوڵەت تا بۆ ڕێگەخن ڕفراندەمیش نەکەی ڕێگەکەوێ وەکو چۆن دەوڵەتی تر کراوە یعنی بووە بە سەر بەخۆ ئەوە نییە ئێستا بەنسبەت ئێمەوە هی دوو هەمووەیە تۆ خۆت ڕفراندەمێ بکەی و هەوڵ بەی واقعێ بچەسبێنی ئەو واقعە داوا لە خەڵک بکەی حسابی بۆ بکەن هی دووهەمیشمان نییە تا ئێستا چونکە یەکگرتوونین لەبەرەوە یەکگرتوونین هی دووەمان نییە هی دووهەم پێویستی بەوەیە تۆ یەکگرتووبی یەکڕیزبی هەموو یەک ڕێیان هەبێ خلافیان نەبێ لەسەری و بتوانن شتێ بچەسبێنن و لە عینی وەختیشا لەگەڵ عێراق ئەوە نەتەفاهمەتە بێت کە مانیعی نەبێت تۆ لە منطقەی دەرەوەی هەرێم ڕەفراندەمەکەی خۆت بکەی منطقەی 140 دەستور چونکە ئەو بپێ ئەوانیەوە دەستورە و هین ئەوانەیە ئێمە ئەگەر لەگەڵ عێراق و نەوە تەفاهمەتە بێت دەوڵەتانی دەرەوە کەس دژی نابێت چونکە هەموو وەڵێنە شتێکی داخلی بینی ئەو عێراق تۆ نابێ ئێستا بە وەزعی کە ئێستا هەمان چونکە بریارێکی نێونەتەوەی نییە کە کورد بێ بە دەوڵەت هێشتا نییە لەبەرەوە هیچ دەوڵەتی بە تۆ ناڵێ بڕۆ بیکە بێشکشکیانی بەڵام ممکنە پێشن نەڵێ مەیکە بەزاڵێ دوای خە ئەوەی بکە یەکێ ڕێی وایە هەریەکە ڕێیەکی مەسا ئەمریکا ئاڵێ دوای خەن بۆ دوای انتخاباتی عێراق و نەزانم چی بەم شکڵە چونکە حسابەکە ئاڵێ من پێی بڵێم بیکەس بەی کردی هەر کێشەیە بۆ بچم بۆی حەلکەم ئامادە نینەوە بەڵام دیوەکەی تریشی ڕاستە کاڵم مەیکە و وەختی نییە و دوجارە دوایخە ئەگەر شتێکیش بوو بەڕوونی وتوانێ ئێمە تەنها سەیرەکەین ئاخر ئەڵێ شتێ بوو تۆ مەسوولی لێ ئەوانە بەڵام ئەگەر تۆ کردت بە یەکگرتوو بووی واقعێ دروست دەبێ کە حسابی بۆ کرد بیری مێتەوە من دوو تاقیکردنەوە دەمێ هی تازە یەکێکی انتخاباتی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92
ئەمریکا دژ بوو، ئێران دژ بوو، ئەوروپا دژ بوو، تووشی هەموو وتیان مەیکرد، هەموو وتیان. بەڵام چونکە هەمومان یەکگرتوو بووین و کردمان، پەرلەمان دروست بوو. کەس نە حدودی لە داخستین، هیچی لەگە کردین، خۆمان تێکماندا بە براکوژی. ئەوە تەجروبەیە. تەجروبەی دووەم ئێمە لە ساڵی 92 پاژەوەی کە پەرلەمان دروست بووانە، ئێمە تا وەختە ئەمان و ئۆتۆنۆمی کردمان بە فیدرالی، بریارماندا ئێمە فیدرالیمانەوێت. تورکیا دژ بوو، ئێران دژ بوو، ئەمریکا تەحەفوزی هەبوو، ئەویتر هەیبوو، بەس چونکە هەدیسان هەمومان لەسەری یەکگرتوو بووین، بوو بە واقع و چووە ناو دەستوری عێراقیش. یعنی کەکە خۆت یەکگرتوو بی ڕیزبی و شتێ بچەسپێنی، ئەوی کە پێی وتووی مەیکە ئیعادەی نەزەرەکە ناتوانین دژی میلەتێ بێ بە کاملی. بەڵام حیزبێک ئەوەندە بەڕێزت باسیەکەی چێ بەرپرسە لەم یەک دەنگی و یەک ریزی کورد کە ئەوەنە جەنابەت ینی جەختی لەسەرەکەیتەوە. کورد حیزبەکان بەرپرسن، گەورەیان بەرپرسیەتی زیاترە، بچووشیان بەرپرسیەتی کەمتر. باش بە پێی گەورە بچووشی ناوبڕێکی بەس ئەوان بەرپرسن، چونکە ئەوان سەرکردایەتی ئەو خەڵقان ئێستا ئیش بەدەست ئەوانە. زۆر باشە، ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە خزمەتت. بینەرانی عزیز و خۆشەویست، پاش پشوویەکی کەم ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان، لە بەرنامەی چاو پێکەوتن لە خزمەت بەڕێز دکتۆر مەحموود عوسمان، سیاسەتمەدار لەسەر دوایین گۆڕانکاریە سیاسیەکان و پێشهاتەکانی هەرێمی کوردستان قساکەین. کاک دکتۆر، تا چەند ئەم بابەتەی ئێمە دەستمان ناوەتێ، بابەتی ڕێفراندۆم، ئەوەی کە ئێستا هەموو دنیاڵە مەیکەن، هیچ نا لە ئێستایا مەیکەن، ئەگەر ئێمە کردمان بە هەر جۆرە لە جۆرەکان و بە شێوازێ لە شێوازەکان ئەگەری دووبارە بوونەوەی مێژوو نییە وەکو ئەوی ساڵی 75 ئەوی کوردی تێکەوت، ئەگەر بەو شێوازەش نەبێ بە شێوازێکی تر تووشی ئەو بابەتە ببینەوە. خۆی بەڕاستی ئەم کێشەیەکی ئاسان نییە، دەبێت لێکۆڵینی وردی لەسەر بکرێ، هەر لە ئەساسا کە بریاریش دەرادەبوو لێکۆڵنی وردی لەسەر بکرێ، ڕاوێژ بکرێ پێش بریار طبعاً. بەڵام بە هەر حاڵ ئێستاش حاڵی حاضر خەڵکی زۆرێ پێ دەڵێ، ئەمریکا پێ دەڵێ دوای بخە، ئەویتر پێ دەڵێ عێراقە لەگەڵی نییە، ئەویتر لەگەڵی نییە، ناتوانیت تو حساب بۆ ئەم هەموو شتان نەکەی، دەبێ بیکەی حساب. بەڵام سەرکردایەتی کوردیژەوەنی من بزانم ئەوانەی کە بریاری ئەمەیان داوە حسابی بووەکەن، بەڵام ئەڵێ باشە من ئەو هۆکارانەی کە بووە بەهۆی ئەوەی من ئەم ڕێفراندەمە بکەم و سووربم لەسەری، فەرموو با هەندێکم بۆ حەلکەن، کۆکایە نیشتێ بێتە پێشەوە حەلی بکەن، بتوانن دەورێ ببینن بۆی ئێمەش هەندێک لە مافەکانمان شەریکین، دەستورە پێشمەرگەیە، هەل ببێ لە عێراقا. ئەو وەختە تۆ ئەتوانی پێم بڵێ مەسەلەن تۆ ئەمە مەکە، ئەو هۆکارانەی کە بووە بەهۆی ئەمە حسابێکی بۆ بکەیت. دووەمین لە عینی وەختە حسابی ئەوەش بکەیت کە تۆ ئەڵێ مەیکە مەسەن. گەمبیرمێتەوە ئێمە فکرمان لە ڕێفراندەم کردەوە لە ساڵەکانی 92 ئەمریکا ئەوان وتیان مەیکەن، عینی وەکو ئێستا چۆنەوانە. لە 2003 فکر کرایەوە، ئیمزا کۆ کرایەوە، چووە بەغا دیسان ئەوان و UN و ئەوە وتیان مەیکەن. بەس ئەم جارە زۆر جددیە. قەی ناکە. لە ساڵەکانی لە 2005 کە سنووغدان ڕاوشت عینیشە دووتامەکەن. دەستوری هەرێمی کوردستان کە نووسرایەوە لە 2000 وتیان تاجیلی کەن، چکە نووسیوتانە کەرکووک پایتەختە و نەزام چی ئەوە ژۆرە، هەرچی زۆر جار ویستراوە شت بکرێ دواکەوتووە. ڕێی ئەمریکایە، ڕێی ئەمە بەخسە، بەڵام دیارە ئەم جارەیان ڕێیەکی وا هەیەڵێ باشە ئێمە هەمیشە ئەمریکامەوە تۆ بەڵێ باب جارێ بڵێ نا مەسەلەن، بەڵام تەمانە بێ لێکیشی بدرێتەوە. لەبەرەوە بەڕێی من دەبێ سکاک دکتۆر تۆ خۆ دەزانیت تۆ سیاسەتمەداری ئەمریکا لێکی بدەین. ئەمریکا هاوکێشەی هەیە، نەخشەی سیاسی نوێی هەیە، ئەکرێت کەسێک لایەنێک هەرێمێک میلەتێک بێوێ ئەم نەخشە سیاسی ئەمریکا بگۆڕێت هەروە بە ئاسانی باجی ئەن لێ دەرچێت و باج نایێت. ئەمریکا زانین چۆنە نەخشە سیاسی نییە لە ناوچەکە. ئەمریکا دەوڵەتێکی منافقە، درۆزنە. ئەمریکا ئێمە تاریخمان هەمووی زەرەرمان لە ئەمریکا کردووە، لە هەما هەبادەوە بهێنە هەتا ئێمە کێشەمان هەر لەگە ئەمریکا زۆر بووە. بەڵام ئیتر
لەم ئاخیریا ئیشی بێمە بوومە داعشەوە مەسائلی تر و عێراق و شەراکەت و ئەوە بەڵام ئێستش ئەو ئەمریکایە قسەیە بە عیبادیاڵێ قسەیە بە ئێماڵێ قسەیەکی تر بە تورکیاڵێ قسەی تر بە ئێران قسە یعنی ڕازگۆ نییە دوو ڕوو سێ ڕوو چوار ڕوو لەو نەوەیە لەبەرەوە ئەوە نییە بەر لە ناو ئەمریکا خۆشی زۆر کەسەیە هەل ناو کۆنگرێس هەتا ناو ئیداری ئەمریکی دژی کورد نییە و اعتیبار ناکاڵێ بۆ ئێمە دژی کورد بین کورد نزیکترین کەسە لە ئێمە دۆستمانە شەڕی داعشی کردووەش ینی ئەو کاردانەوەی کە ممکنە لە 75 و پێشەوە ئێستا ئەوە کووە ئەمە نییە نە ئێران نتوانانی ئەوە بکاتەوە نە ئەمریکا ئەوە ئەکاتەوە بەڵام ممکنە تۆ زەرەر بکەیت لەبەرەوە بێ لێکی بیتەوە باش من بە قەنەعەتی من هیچ عیبیتیان نییە مەسەلەیەکی کوردی هەیە مەسەن ئاڵێ وڵات سوار بوون عیبێت دابەزین دو عیبا بەخۆمە سیاسەتە من سواری وڵاغ نابێنێەوە ئەگەر شتێکە بینی مەسلحەتی میلەتەکەتی تیا ئیسرائیل لەسەر بکە کە دیت مەسلحەتی میلەتەکە کێشەی تێکەوێ دەبێت لێکی بیتەوە باش بێگومانە بێ نەرم بی کاکتۆر بەڕاستی ئێسش لای هاوڵاتیان و بەشێک لەلایەنە سیاسەکان و تەسەورەکەم لای بەڕێز دکتۆر مەحموود عوسمانیش ئەم ڕیفراندۆمە ڕوون نەبێ بۆ لە تەسریحی بەرپرسەکانی ئەوان ئەو حیزبانەی کە خۆیان باسی ڕیفراندۆمیان کردووە ڕۆژەگەڵن خۆ ئەمە بۆ جیابوونەوە نیە ڕۆژەگەڵن ئەمە بۆ دەوڵەتی سربەخۆ نیە یعنی ئێسش نازانرێ ئەم ڕیفراندۆمە بۆچی ڕوون نییە ئەکرێ ڕیفراندۆم بە ئاوە بە ناڕوونی بکرێ من لە یەکەم ڕۆژەوە کە زانیم ئەو بریاری ڕەفراندەم دراوە یا ئەدرێ ئەوانە ڕێیم وا بوو بەیانێکی درێژ دەرچێ لەسەر کردایەتی ئەوانەی کە بریارەکان داوە ئەوەڵان هۆکارەکان بنووسێ بە ڕوونی بۆچی ئێمە گەیشتوێت ئەم بریارە دووهەمین ئەم بریارە چۆن جێبەجێ بێ سێهەمین ئەم بریارە بۆ چییە یعنی وا نەبێ مەسەن تۆ کۆ بیتەوە سێ سەعات دانیشی مناقەشەکەی دەرەچێت دوو زەلام پێکەن و دوو قساکەن ئۆڕۆن نابێ بێ بەیان دەرچێ بەیانێ دەرچێ هەموو ئیمزایکەن بڵێ ئەمە ئەمەیە هۆکارەکان بۆ من گەیشتومەتە ڕیفراندەم هۆکاری چییە ئەسبابەکەی چییە نەتیجەی چییە بۆچی ئەمەوێ بۆی کەس لە خۆی قسە نەکە ئێستا دەرەچێت لە کۆبوونەوە یەکێکیان تون قساکە هیچیان نەرە قساکە ئەویتر ئەڵێ بۆ سەر بەخۆی ئەویترن لا ئێستا مهم نییە ئەویتر سەریان لە خەڵقەکە شێوان دووە لەبەرەوە ئەگەر بەیان و شت هەبووایە بە ڕسمی لە هەموو کۆبوونەوەیەک بەیانێکی ڕسمی ئەو بەیانە ئەبوو بە ئەساس کەس نێتوانێت بەکرێت قسە بکە ئێوە هیچێکە لە کەموکوڕی کۆبوونەوەکانی ئێمە کە ئەکرێ بە عام بە شکڵێکی عام مەسەن سەیرەکەی ئەو ڕۆژە مەسەنێکێتی و هین پارتی و گۆڕان کۆبوونەتەوە هاتنە دەرێ خەڵغەڵێ 5-6 وەکو فوتبۆڵ کرابێ بۆچی باشە چی بوو نەتیجەی بەیانێ دەرکەن و بڵێ ئێمە ئەم شتانەمە عرض کرد لەسەر ئەم شتە ڕێکەوتین لەسەر ئەم شتە ڕێ نەکەوتین کەس تێ نەگەی چی بوو یەکێتی و گۆڕان چەند جار کۆبوونەتەوە نەتیجە دەرەچێکی دوو کەلیمە قسە ئەکایە ئەڕوا حیزبەکانی عینی تر ئیسلامیەکان هەرسێکتان چەند جار کۆبوونەتەوە وەڵا یەکەگرین دوو کەلیمە وتی و کەس تێ ناگا یعنی ئەم ناڕوونیە ئەم ناشەفافیەتە ئەم تەفسیلات باز نەکردنە خەڵقی خردووەتە شکەوە مەسەن من بە نوعی تەفسیرەکەم تۆ بە نوعی تەفسیر ئێستا دکتۆر مەحموود چۆن تێگەیشت ئەم ڕیفراندۆمە بۆ دەوڵەتە بۆ چییە بەڕای تۆ ئەوەنی تۆ لی تێگەیشت بێتی وەڵاهی ئەوەی بیستومان ئاڵێن بۆ دەوڵەتەوە ئەگە بۆ دەوڵەت نەبێ هیچ پێویست نییە ئەی چەند جار لەسەر زاری کەسانی بەرپرس لەو ئەنجومەنی ڕیفراندۆمە بیستوتە ئەمە بۆ دەوڵەت نییە ناڵێن بۆ دەوڵەت نییە بۆ جیابوونەوە نییە ناڵێن بۆ جیابوونەوە بۆ دەوڵەت نییە ئەڵێن ئەمە شەر نییە و ڕاستیشە و قسەیە پاش ڕێفراندەم تۆ دەوڵەت یاڵێن خۆ ناتوانانی ڕێفراندەم کارتێکە تۆ ڕێی میلەتی خۆتی نەکەی ئەو وەختە پاژەوە تۆ ئەو کارتە قسەی لەگەڵەکەی لەگە ئەملا ولا تۆ توانی ئەو وەختە وەختێگە توانی بچێ سەربەخۆیی کە بزانی مقەویماتی سەرکەوتنی هەیە یا قەراریشی دووەلی یا قەراریشی ناوخۆ یا خودی یەک ڕیزیەک یا خۆت هۆکارێک خۆ دەزانی لە دنیا بەعجار گۆڕانکاری دروزەوێت ئەین لای جەناب دوایە دوای ڕیفراندۆمیش ئێمە وەکو کارتێک بۆ مفاوەزە لەگەڵ بەغا بەکارێنین لەگەڵ هەموو لایەک چۆن حابی لە خۆ لە خۆ تۆ نایکەی قابل لە تۆ خۆ بە شەڕ ناتوانانی هینی بکەیت مەسەن من میسالی ئەگەر کاگتۆر ببوورە ئەگەر لە 95 خەڵگوتی بەڵێ دوجار ئەم کارتە برایە بەغا و لە مەحفەلی نێودەوڵەتی شەخسی لەسەرکرا ئەوەی ویستمان لە دەستورە بۆمان جێبەجێکرا ئێمە سەر بەخۆی ڕناگەێنین
نازانم بەڵام بەڕێی من کەمادەم ڕفراندەمەکە کراو میلەت وتی بەڵێ ئەبێ بەرەو سەربەخۆی بڕۆی چونکە ئێستا میلەت وا تێگەیاندراوە بۆ سەربەخۆییە میلەتەکە سقەی نامێنێ بۆ سەربەخۆییە تەبعاً بەڵام تەبعاً دانانی سەربەخۆیەکە ئیعلانەکەی پێویستی بە تەفاهم لەگەڵ بەغا لەگەڵ دەرەوە هەیە ناتوانانی تۆ ئیعلانی کەی و هەمە دەور و بەر هەموو دژە بن ئێگە وەک 2005 12 ساڵەوەی 2005 کراوە بۆ نمونە ئەمەش 12 ساڵ و 15 ساڵی تر بڕاو ئەم وەسا هەروە خۆی مایەوە نەتیجەی نەبوو ئەم ڕیفراندۆمە 2005 بریار نەدرا بۆ ینی بریار درا لەسەری نەڕۆین ینی بە نمونە ئەگەر ئەمە دوای لێ هات بۆ نمونە دوای 2 ساڵی کەش من و تۆ من بە خزمەت جەنابەت گەیشتمەوە و هەروەکو خۆمان بووین و ئەم ڕیفراندۆمەش کرا بوو دەوڵەتیش دروست نەکرا من هایجاوە نازانمەوە خراپە ئەگەر وابێ نابێ وابێ تەوان دەبێ تۆ پاش ڕفراندەمەکە بەجددی هەنگاو بنێ بەرەو چوارچێوە و پیان و دەوڵەت ئەوان پرسییم لێت بەڵام تا چه حدێ سەرەکەوی چەنی ئەوێ وەقت ئەوە شتێکتر وەڵامەکەیم بەڕوونی دەست نەکەوت پرسییم ئەو شتانە چین کە بەهۆی ڕیفراندۆم و ئێمە دەستیەخەن یان ئێستا خەڵک ئەوەی کە بەسەر بەری بەڵێ و نەخێرایان بەڵێ و نەخێر لە ئێستاە با بڵین ئەمە بەستم جوڵانەوەی نەخێر لە ئێستاە نیە ئەوانی کەڵن با ئێستا دوای خین دابش بوون بۆ نمونە ینی ئەپرسن بوونە ئەگەر بچین بڵین بەڵێ چیمان دەسەکەوێ ئەگەر بڵین دوای خین چیمان دەسەکەوێ بەڕێ بەڕێز دکتۆر مەحموود چیمان دەسەکەوێ لە ڕیفراندۆ لە بەڵێ ئەخر ئەوەیە ڕیفراندەم وەکو پێم وتی ئەگەر لە هەرێم نەکرایە ئەو بەڵێ و نەخێرە ناو لە هەرێم هیچ دەرەوەی هەرێم زۆر پێویستە کە بکرێ و 13 ساڵە بریارە کە بکرێت لە بەپی دەستورە ینی بەپی قانونی ئیداری دەوڵەتی 2004 و ئەوە شتێکی دەستوریەوە شتێکی ئەساسیە ئەوە زۆر ضروریە چی دەزەکەوێ دەست دەکەوێت کە کێ لە ناوچەی دەرەوە ئەوێ بێتەوە سەهەریمی کوردستان دەست دەکەوێت کە زۆربەی کورد لەکوێ زۆر باشەکە دکتۆر ینی بپرسم بە هەر بیانوێک بێ ئەگەر ڕیفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم نەکرێت جا حەشتی شعبی ناهێڵێت جا بەپێی ئەو زانیاریانی من تا ئەم بەرنامەیە تۆمارەکەین لە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان هەڵەبجە سلێمانی هەولێر دووەک ئیش کراوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەندێک ئیشی کردووە بەڵام تا ئێستا لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەوەندی من ئاگادارم و پرسیارم کردووە هیچ ئامادەکاریەک نەکراوە ئەگەر ڕیفراندۆمە لەوێ نەکرێت کردنی ڕیفراندۆم لەو چوار پارێزگای هەرێم هیچ مانایەکی منێتەوە مانای نییە و نابێ بکرێ نابێ بکرێت هەرسەن وەکو من ڕێیم وازەحە من دەڵێم کراوە دووجار پێویست ناکە بیکەی بەسێ تۆ سەی هێناوە بۆە بەرەو خواری هێنی بۆ 76 باش من بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی لە دیدارێکی مناوتی ئەگەر لە ناوچەی کەرکووک بەتایبەت لە خواری کەرکووک لە خوار خورماتەوە ئەگەر ڕیفراندۆم بکرێت لە ئێستاە ناوی حوت هەر شوێنی برد کە هەر هەمووی لە دەست کوردەچێت لە ئێستاە لەبەرەوەی کە بارودۆخەکە زۆر نالەبارە بەتایبەت لەو منطقانی کە تەماسن لەگەڵ حکوومەتی عراقی و جێشی حەشتی شعبی ئەی ئێمە ئێستاوە هەمووی مانگێکمان ماوە تقریبن بۆ بابەتە خۆی بەڕاستی ڕێفراندەمەکە ئەگەر لە ناوچەکانی دەرەوەی هەرێم نەکرێ وە ڕێک و پێک ینی مەخسەم تەرتیباتی بۆ نەکەن هی هەرێم هیچ پێویست نییە و کردوتەوە ئەگەر لەوێش بیکەین و هەندێک شوێنمان لە دەست ئەوە شتێکترە بێ ڕێکی خەی چەندێ شوێن چییە دەبێ لەوێ لە وەزعێکا بیکەی کە زەخت و مەشاکل و ئەوە نەبێ ئەویش تەفاهومێکی ئەوێ لەگەڵ بەغا ئەگەرەوە تەفاهمە نەبوو نەبوو ئاسان نییە دەبێتە کێشە باش بە ساهلی ناکرێ نازانم چەند کێشەیە بێ بەس کێشەی دێ کاک دکتۆر ئێستا چ ئەو لایەنەی کە پێشتر پەرلەمانی پەکخستووە چ ئەو لایەنانەی تریش کە داکۆکیان لە با بڵین کاراکردنەوە و ئاسایکردنەوەی پەرلەمانە کرد هەموو باز لەوەکەن پەرلەمان ئاسایی بێتەوە بۆ ئەم بابەتە چەند زەڕورە پەرلەمان کارا بێت من ڕێی من زۆر پێویستە ئێستا پێشمەرج نەماوە هەمووڵێن با کارە بێتەوە مەسەرەن بەڕێی من ئەم کێشەیەکی ئەساسیە کێشێکی گرنگە و یەک مانگ ماوە بۆ ئەمە بەڕێی من پەرلەمان هەموو حیزبەکان موافق من کارای بکەنەوە بۆچی چونکە لێرە مەسەرەن هەموو ئەوانەی کە بیستومە ئەوانەی کە بڵێن ڕازینی لە ڕێفراندەم لە قەرایکی حیزبی بۆ نابێ ئەمە حیزبی بەوانە باشە پەرلەمان کارا بکەنەوە دابنیشێ پەرلەمان با بە وردی تەماشایم کێشەیە بکە وە نییە ئەگەر
کەوا پێویستە بریارێ بدا دەربارەی تاجیل بێ شتێ بێ ئەو پەرلەمان وەختە ئەیدا وەختە کەسی حراج نابێ حیزبەکان بڵێ من کردم و ئەو نەو کرد و نازام چۆنە هەموو بەیەکەوە بێتە قەرارێکی ئەو پەرلەمان قەراری داوە بەڵام ئەگەر کاران نەکرێتەوە هەروەکو ئێسا بمێنێ ئەو وەختە ئەو حیزبانە مەسوولە بن کە بریاریان داوە حیزبەکانی کە دژیانن ممکنە حەز بکەنەوەن فاشل بن دژمنی یەکەن خەڵقەکە خۆ خلافاتمان ئێمە دژمنایەتیە خلافاتی وامان نییە بڵێ بۆ ئەبێ ڕکەبەری سیاسی یەکتری نەبین واین کاکە دژمنین یعنی مەسەن من پێم خۆشە ئەو بشکێ ئەو پێ خۆشە واین ئەگە وانە بووینە حاڵما وانە بوو لەبەرەوە بەڕێی من ئەو وەختە کێشە زیاتر بۆ دروزە بێ ئەوەی کە لە ناویان نییە و بریایی نەداوە خواخوایەتی ئەوی کە بریایی داوە بشکێ بۆی بڵێ ها نەموت ئەوە بشکێوانە ئەوی تریش بالمقابل عینیشت شتێکی کێشە بۆمان دروزە بەرەوە بەڕێی من لەم وەختە کاراکردنەوەی پەرلەمان زۆر باشە زۆر پێویستە چوارچێوەیە کە ئەتوانێ ئەو شتانە مادەم هەموو حیزبەکانی تایە بریایی لێ بدایە بریارێکی کۆتایی ئەگەر پێویست بێ ببیدا بریایی لێ بدایە بەڵێ هەرچۆنە لە ئیعلامەوە دەوترێت ئێستا هیچ مەرجێک نەماوە بۆ ئاساییکردنەوەی پەرلەمان بەڵام ئەوەی لە دانیشتەکانە بە پێی زانیاریانەی ئێمە ڕۆژنامەنووس ئەگوزارێ بە جۆرە لە جۆرەکان مەرجێ بۆ نمونە لایەنێک دەڵێ من ئەم یاسایی یەکەم یاسا ئیشەکەمەوە لە نابێت دەستکاری ئەم یاسای جارە بکەی با ڕیفراندۆم بکەینەوە لە با دەستکاری سەرۆکایەتی هەرێم بکەین بەڵام کە لە کۆبوونەوەکانە دانیشن مەرج و یەکتری دانن بێگومان کاک دکتۆر بە وەک دوا پرسیار لە جەنابتی بکەم ئەوەی زانیمان ئێستا هەموو مەترسیەکانی ڕیفراندۆم ئەو جەناب باست کردەوە هەموو لایەک باسیەکەن ئەگەر بکرێ و تووشی دەرەنجامی خراپ ببین مەترسیەکانیمان لەبەر چاوڕوونە ئێستا دوو بژار دەهەیە لە بەردەم کووردا بەڕای بەڕێز دکتۆر مەحموود عوسمان بە هەموو ئەو مەترسیانەی هەیە ڕیفراندۆم بکەین و بەڵێ بکەین و دەوڵەتی سەربەخۆی خۆمان ڕابگەێنین ئەگەر ئەم ڕیفراندۆمە بۆ دەوڵەتە یان نەخێر جارێکی تر ئەم بابەتە پێداچوونەوەکی وردی بۆ بکەین باشترە هەر وەک جەنابیشی دووتت خۆ ئەمە سیاسەتەکەین ئەو پەندە هیچ شیاو نییە سواربوون عیبێک و دابەزین دوو عیب قەیچێکە بڕیارەکە داومانە ئەزانین زەرەری زیاتر بانیکەین من وتم باسم کرد وتم طبعا کردنی زۆر باشە ئەبێ بۆ سەرخۆیش بێ بە تاکید و کردنی ناوچەی دەرەوە هەرێم ئەساسە هی هەرێم سانەویە چکە کراوە ێرە نەشیگەی مهم نییە بەڵام بە تاکید دەگەر بشبینی فشارێکی زۆر لەسرە وەزعێکی وا دروست بووە کە کردنەکەی کێشە بۆ دروستەکە و ئاسان نییە خۆ دەبێت چاوبخشێنیتەوە طبعا بە تاکید مقابل بەوە تۆش میشە داوای شت بکەی داوای زەمانات بکەی داوای شت بکەی بەڵام ئەبێ چاوخشانەوەی تیابێت چونکە ئێمە میلەتێکی بچوشین ئەمە ناتوانین ئێمە ئەمریکا و ڕووز نین بڵێن شتی حرەکەین و ئەوەکەین و ئەوانی جاری وایە چاوەخشێنەوە بەشدا لەبەرەوە ئێمەشە بێ حسابی بکەین چی مەسلحەتی میلەتەکەمانی تایە ئەوە بکەین ببینی شتێ زەرەری ممکنە زیاتر بێ کێشەمان زیاتر بێ هیچ زۆر احتیاجیە ئەمە سیاسەتە یان تۆ بریارێکت داوە بەڵام وەزعێکی نێونەتەوەی ناڵێ جێبەجێکەی وەزعی دەوروبەر ناڵێ زروفێکی معەن هەیە هیچی تیان نییە ئەگەر ئەو بریارە دوا بخەی بۆ ماوەیتر لە سیاسەتا عینادی هەیە لە سیاسەتە بەڵێ هەیە هەموو کەسێ هەیەی نابێ هەبێ بەڵام هەیە طبعا عینادی و ئەسڵەکەوێ نابێ هەبێ يعني ما بس عنادي شيء يعني وابسته من قصيكم كردو هربي وقصي من سر بقري اساسا هل كل سنه وزوره حزب كان وكان صار خلاف يعني هم يعني هركسه شيء وهرويه هم نغورن بس يغورن مش لكن هم نغورن شيء وتو في 6 صال استشهر عيني كلمه عليه بابا توزور اخواري توزي يمكن نرم بالقليل طبعا عنادي هي قلنا حال ما نوابو طبعا يعني تواني الريب كون تفاهم كان ليك ببورن هن كان بس دياري ترى او عناديه يعني عنادي شيء يعني هل يك الرأي خوي مثلا من رأي موايا بمشي قلبي او يترأي وايا نبي بين بيشا ولا نيوي رأيك بقر برئيس دكتور محمود عثمان سياسة مدار سپاس بوي كلا ام القي چاو پێکەوتن وەڵامی پرسیارەکانی ئێمە دایە زۆر سپاس دەکەین لە کاتی خۆت بەخشی بە ئێمە زۆر سپاس بەخێر بێن بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێی چاو پێکەوتن هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ